وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. همومان وشي دمامك یان ماسکمان بیستووە و بینیومانە. ئەو شتەی کە بە دەموچاوی مرۆڤێکەوە دەرکێندرێ ڕووی ڕاستەقینەی خۆی دەشارێتەوە و ڕوویەکی تری نیشان دەدات. ئەمە خەڵەتێنەرە یان لە کوردەواریە وشایەک هێڵەن دێوجامەیە بۆ خەڵەتاندنی بەرامبەر کەسەکە ڕووی خۆی دەشارێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لصحيح بخاري ومسلم دا فرمودك هاتوا: تجدون شر الناس ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه ويأتي هؤلاء بوجه. خرابتريني خلقي فرموي أوانا كدور يان هيا دچێ بۆ لای کەسێک ڕوویەکی هەیە ويأتي هؤلاء بوجه لە لای کەسێکی تریش ڕوویەکی تری هەیە. واتە دەمامکدارە ماسکێکی بەستووە ڕووی ڕاستەقینەی خۆی شاردوێتەوە. لە لای ئەم مەسلحەتی چۆن بڕوە ئەو ماسکە دەبەستێ، لە لای ئەویان مەسلحەتی چۆن بڕوە ئەو ماسکەیان دەبەستێ. ئەمانە خراپترین جۆری مرۆڤن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی شەڕ الناس، خراپترین جۆری مرۆڤن. کۆمەڵگا بە ئەمانە بەڕێزان تێک دەچێت. ئەو کەسانەی کەوا ڕووی ڕاستەقینەی خۆیان دەشارنەوە. مرۆڤی دەمامکدار نەخۆشی دەرونی هەیە، خۆی خەڵەتاندووە، دەیەوێت خەڵکیش بخەڵەتێنێ. یعنی پێش ئەوەی خەڵکی بخەڵەتێنێ ئەم خۆی خەڵەتاندووە، فێڵی لە خۆی کردووە. ئەو کەسانە یەکەم جار خیانەت لە خۆیان دەکەن، پاشان خیانەت لە کەسی بەرامبەر دەکەن. ئەمانە تێدا چوون سەرگەردانن. ئەگەر بۆ ماوەیەکیش بتوانن ماسکەکەیان بەکاربێن و ڕووی ڕاستەقینەی خۆیان بشارنەوە، بە دڵنیاییەوە لە ئاخریدا ڕووی ڕاستەقینەیان دەردەکەوێ. دەمامکدارەکان زۆرن، زۆر جۆری دەمامکمان هەیە. یەکەمیان ئاینیە، یعنی لە پەنا جوانیەکانی ئایندا، لە پەنا خێر و بەرەکەتی ئیسلامدا، لە پەنا دروشمەکانی ئیسلامدا، شوێنە پیرۆزەکانی ئیسلامدا، شوێنە مبارەکەکانی ئیسلامدا کە موسڵمانان ئەو شوێنانە بە پیرۆز و بە گەورە و بە ڕێزدار تەماشا دەکەن، کەسانێکن ئەو بابەتە بەکاردێنن. ئایا ئەمە لەکوێدا هەیە؟ لە قورئاندا، لە شوێ قورئاندا لە سوورەتی ئەتتەوبە ئاەتی 107 و 108 بە ئاەتەکان خوێنینەوە. دەفەرمێ: والذين اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل وليحلفن إن أردنا إلا الحسنى والله يشهد إنهم لكاذبون. لزمانی پێغەمبەر صلى الله عليه وسلم کۆمەڵێک دڵنەخۆشی دووڕووی دەمامکدار بەدڵ کافر ماسکێکی ئیمانداری و موسڵمانەتیان بەسەر دەموچاوی خۆیاندا کێشا بوو. بە شکل و شێوە، بە قسە و گفتار، بە چوونە ناو موسڵمانان، بە قسەی لووس و جوان، وان خۆ نیشان دەدا ئیمانداری بە حەق و ڕاست و موسڵمانی چاکن. بەڵام لە ناخەوە وێران بوون، لە ناخەوە بێبڕوا بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، نەک هەر ئەوەندە دوژمنی سەرسەختی خوا و پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. دەفەرمێ هاتن مزگەوتێکیان دروست کرد، خۆی پەروەردگار باسی دەکا. دەفەرمێ ئەوانەی کە مزگەوتیان دروست کرد، باشە لە مزگەوت ماڵی خوا پیرۆستر هەیە؟ بە بێگومان نەخێر. هاتن لەو شوێنەوە کە پیرۆستترین شوێنی سەرزەویە کە مزگەوتە، هاتن لەوێوە لە ئیسلام بدەن. ماسکەکە دەمامکەکەیان لەوێوە بەکارهێنا. بینایەکیان دروست کرد، مزگەوتێکیان دروست کرد، هەموو شتێکی میحرابی هەیە، هەموو پای تێدایە، زۆر شتێکی تایبەت و زۆر جوان، مزگەوتێکی تەواو. بەڵام پەروەردگار دەفەرمێ بە چ نێتێک دروست کرا؟ ضیراران، بۆ زیان گەیاندن بە موسڵمانان، وە کوفران، بۆ بڵاوکردنەوەی کوفر و بێباوەڕی،
و بڵاوکردنەوەی گومان بەرامبەر بە ئیسلام، یعنی لە ناو مزگەوتەوە لە ئیسلامدەی زۆر زۆر خەتەرە. لە ناو مزگەوتەوە بە ناوی دینی خواوە دامێت کوفر و بێدینی بڵاوکەنەوە. سێم وتەفریقا بین المؤمنین، بۆ ئەوەی مسلمانان پارچە پارچەکەن. بەخواستا لەم سەدەی 21 هەیە مزگەوت هەیە، مەلا هەیە، بانکخواست هەیە، تەنها و تەنها بەڕنوێژی نۆڕۆ دیارە ئامانجی لێدانی مسلمانانە، لێدانی ئەوەیە کە مسلمانان ناشرین کە ئەم هەموو کوفری عالەمی و کوفری ناوخۆ و ئەم هەموو ڕێبازی لادینی هەیە ڕۆژ تا ئێوارە چەکشەکەی و دەمی لەسەر مسلمانانە بۆ ناشرینکردنی هەموو مسلمانان، واتە تەنها ئەم مزگەوتەی من ڕاستە، ئەوەی تری هەمووی بەتاڵە. ئەو مزگەوتی ضیرارەش لەسەر ئەو بنیادرا وتەفریقا بین المؤمنین، بۆی ئیمانداران پارچە پارچەکەن. وإرصادا لمن حارب الله ورسوله، خاڵی چوارەم بۆ ئەوەی ئەوانەی کە دوژمنی خوا و پێغەمبەرن صلی الله عليه وسلم هەموویان بێن لەوێدا کۆ ببنەوە، بیکەنە بنکەیەک بۆ کۆبوونەوەی دوژمنانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ولا يحلفن، قورئان دەفەرمێت سەیرەکە لەوەدایە ئەم چوار نیەتە پیسە هەبوو لە دروستکردنی ئەم بەناو مزگەوتەدا، هێشتاش سوێندیان دەخوارد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دەیان گوت ئین ئەڕەدنا ئیلا الحوسنە، ئەوەی چاکە و نیەتی خێر نەبێ، تەنها ڕەزامەندی خوا نەبێ، هیچ شتێکی ترمان لە دڵانیە. لە یەحلیفن، سوێندیان دەخوارد، دەیان قەسەم بەخوا، سوێند بە ئەڵڵا غەیری چاکە و خێر و بەرەکەت و خزمەتی دینی خوا و ڕەزامەندی ئەڵڵا هیچ شتێک لە دڵماندانیە. جا سەیری کە قورئان لێرەدا ئەو دەرسەمان دەداتێ، شەرت نییە هەر کەسێ سوێندی خوار کە دڵسۆزە تۆ بڕوای پێ بکەی بە سوێندەکەی. والله يشهد إنهم لكاذبون، خوای پەروەردگار دەفەرمێ خوا خۆی شاهیدە ئینەهم ئەوانە لەکاذبون، زۆر زۆر درۆزنن. نافەرمێ والله يشهد إنهم كاذبون، لەکاذبون بەلامی تەئکید، بە دڵنیاییەوە درۆزنترین کەسن ئەوانە. لەگەڵەوەدا سوێن دەخۆن بە خوا کە ئێمە نیەتمان تەنها خێر و چاکەیە. خوای پەروەردگار دەفەرمێ خودای گەورە خۆی شاهیدی ئاگاداری ناو دڵەکانیانە کە ئەوانە درۆزنترین کەسن. جا خوای پەروەردگار دەفەرمێ لا تقم فيه ئەبەدا، ئەی محەممەد صلی الله عليه وسلم بانگت دەکەن بۆی ئیفتیتاحی ئەو مزگەوتە بکەیتەوە، دەرگاکەی بکەیتەوە، نوێژی تێدا بکەی، خەڵکیش لە دوای تۆ بێن نوێژی تێدا بکەن، جومعە و جەماعەتی تێدا بکەن. خوا فەرمووی نەکەی، لا تقم فيه ئەبەدا، حتى هەتایە، نەک ئەمڕۆ، نەک بەیانی، نەک ساڵێکی تر، هەرگیزا و هەرگیز نەچێنە ئەو مزگەوتەوە و نوێژی تیا بەرپا نەکەی و نوێژی تێدا نەکەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی دا مزگەوتەکەیان ڕوخاند، مزگەوتی ضیرار ڕوخێندرا. کەواتە ئەمە ئەو دەرسەی بۆ ژیانی ڕۆژانە بۆ ئێستای من و توی مسلمان بەڕێزان پێوتین کە دەکرێ بە ناوی ئیسلامەوە، بە ناوی دروشمەکانی ئیسلامەوە، بە ناوی مزگەوتەوە، بە ناوی مامۆستای ئاینیەوە، بە ناوی داعی و بانگخواز بۆ دینی ئیسلامەوە، بە ناوی قورئان خوێنەوە کەسەکە نێتێکی پیسی هەبێت، دەمامەکەکەی پۆشیوە بۆ ئەوەی مسلمانان بڕوای پێ بکەن. بەڵام نێتی کوفرە، نێتی دژایەتی و دووبەرەکی دروستکردنە لە نێوانی مسلماناندا، نێتی ئەوەیە ئەوانەی کە خوانە ناسن لە ڕێی ئەمەوە زەبری خۆیان لە ئیسلام و لە ئەهلی ئیسلام بدەن و سوێندیش دەخۆن، سوێندیش دەخۆن، خوا دەکەن بە شاهید، ئەڵێن ئەڵڵا شاهیدی قسەکانمانەکە ئێمە دڵسۆزین. خوا دەفەرمێ بڕوایان پێ نەکەن، بە ماسک مەخەڵەتێن، تۆی مسلمان دەبێ هۆشیار بی. شەرت نییە هەرچی مزگەوتی دروست کرد نێتی بۆ خوا بێ، هەرچەند ئێمە نێتی ناودڵی خەڵک ناخوێنینەوە و زاهید و گەشببینین بەوەی کە ئەم ئینسانە بەویستی خوای گەورە نێتی خێرە، بەڵام دەبێت تەماشاکەی لە ناو ئەو مزگەوتەدا چی دەگوزەرێ. ئایا ئەو مزگەوتە بۆ تەفرەقەی نێوانی مسلمانان؟ ئایا ئەوانەی لەو مزگەوتەدا بانگەواز دەکەن تەنها خۆیان پێڕاستە و هەموو خەڵکیان پێکافر و گومڕا و لادرا و مبتەدیعە؟ ئەو دەبێت سەیری ئەوەکەی ئەگە خوا نەخواستە مزگەوتێک لە شارێکە لە شوێنێکە بوو بە مایەی ناکۆچی نێوان مسلمانان، بۆ ناردنی خەڵکی لە جیاتی بۆ بەهەشت بانگ بکەن، خەڵکی دەنار بۆ جەهەنەم و پۆل پۆل خەڵکی کافر دەکرد، ئەوە ناوێت بۆ ماسکە خەڵەتەی. بەس سوێندیش بخۆن،
ئین ئەڕەدنا ئیلا الحوسنا لە جوانی و لە چاکە زیاتر نێتی هیچمان نییە. ئەوە بە ناوی ئاینەوە. دەمامکدارەکان لە قیامەتا تێدا دەچن. بەڕێزان سێ کەس هەن زۆر گەورن، هەم لای خەڵکی دنیا، هەم لای خوای پەروەردگار، هەم لە قیامەتا جێگایان زۆر بەرز و پیرۆزە. یەکەمیان شەهید کە دەبەخشێ بە ڕوح لە هەموو شتێک ئازیزترە. شەهید ڕوحی خۆی لە پێناوی بیر و باوەڕەکەیدا دەبەخشێ، لە پێناوی دینی خوای پەروەردگارە، لە پێناوی گەیاندنی ئیسلام و لابردنی بربەستەکاندا گیانی خۆی، شیرینترین شتی خۆی، بە بەهاترین شتی خۆی کە ڕوحە ئەی بەخشێ. کەس لە شەهید بەخشندەتر نییە، چونکە هیچ شتێک نییە لە ڕوح شیرینتر بێ. ڕوحی خۆی دەبەخشێ لە پێناوی دینی خوادا. دووەم زانا، عالم و زانا کە عیلم دەبەخشێ، وەری گرتووە وەکو هەنگ لە هەر شوێنەی شتێکی کۆ کردوێتەوە بۆتە زانایەک. ئەو عیلمەی پێیەتی زۆر سەخاوەتمەندانە بە فەقیهانی مزگەوت، بە خوێندکاران لە زانکۆدا، ئەوەندەی بۆی بکرێ دەرز دەڵێتەوە فی سەبیلیلا لە پێناوی ڕەزامەندی خوادا خەڵکی فێر دەکە و خەڵکی شاهیدی بۆ دەدەن کە فڵان کەس بەڕاستی مامۆستایەکی بەتوانایە و ماندوونە ناسە و خزمەتی زۆرە. سێمیان دەوڵەمەندی بەخشندە کە خوای گەورە ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری داوەتێ و ئەویش بەڕشە و ڕۆژ باشکرا و بەنیهێنی دەست ناژێڕێتەوە و هەموو خەڵک وەکو کانیاوێکی خێر هەر کەسە محتاج و احتیاج پەرداخە ئاوی خۆی دەخواتەوە و تینوێتی دەشکێ و لە گرفتاری و مەینەتی دنیا ڕزگاری دەبێ. ئەم سیانە شەهید بە ڕوحی بەخشیوێتی، زانا بە زانستەکەی خەڵکی ژیان دۆتەوە، دەوڵەمەند بە ماڵ و سەرۆت و سامانەکەی خۆشی خستۆتە دڵی خەڵکەوە، فرمێسکی کردو بە زەردەخەنە، کاولکاری کردو بە ئاوەدانی، جیابوونەوەی کردو بە یەکشادبوونەوە. ئەمە هەموو بە ماڵی دنیا دەکرێت. ئەم ماڵی خۆی بەخشیوە و خەڵکیش لە دنیادا بەڕاستی شاهیدیان بۆ دەدەن، ئەڵێن بەڕاستی فڵان کەس بۆ دینی خوا دڵسۆز بوو هەتا ڕوحی خۆی بەخشی و شەهید بوو درێخی نەکرد. واللهی مامۆستا فڵان کەس بەڕاستی خزمەتکاری دینی ئیسلامە، سەربازێکی نەناسراوە ماندوونە ناسانە کار دەکا. هەروەها دەڵێن بەڕاستی فڵان کەسی دەوڵەمەند جێپەنجەی دیارە لە ئاوەدانی و لە خزمەت و لە بوژانەوەی فەقیر و هەژار و بێ ئەنوایان و بێ باوکاندا. بەڵام لەژێر ئەم ناوانەدا، لەژێر ئەم سێ ناوە جوانەدا خەڵکی مەسلەحەتچی خۆیان شاردۆتەوە، لە دنیادا ماسکێکیان پۆشیوە لە ڕێگەی ئەم سێشتەوە. ئەم سێ ماسکیان هێناوە بە ڕووی خۆیاندا کردووە، بەڵام لە پشتی ماسکەکەەوە، لە پشتی دەماوکەکەەوە ناخیانوانە بووە. ئەوان نیەتیان ڕەزامەندی خوا نەبووە. بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو لە صحیحی موسلیمدا فەرموودەکە هاتووە چۆنمان بۆ دەژێڕێتەوە. دنیا کۆتایی پێدێ، هەمومان دەچینەوە بەر بارەگەی خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ إن أول الناس يقضى يوم القيامة عليه رجل، یەکەم کەس کە لە قیامەتە عليه حکم دەدرێ، سزا دەدرێ، یەکەم کەسێک کە لە دادگای خوای پەروەردگاردا لە قیامەتە سزای بەسەرا دەچەسپێندرێ، رجل کەسێکە ئوستوشهیدە لە پێناوی دینی خوادا لە جەنگی کافراندا بۆ لابردنی بربەستەکانی بەردەم گەیاندنی ئیسلام، بۆ گەیاندنی نور و ڕەحمەتی خوای پەروەردگار بە جیهان ڕوحی خۆی بەخشیوە، شەڕی کردووە، شەڕی کافرانی کردووە، هەتا ڕوحەکەی بەخشی، هەتا شەهید بوو، ئوستوشهیدە. فەئوتیە بیهی لە ڕۆژی قیامەتە داهێندرێ، فعرفه نیعمەتەه، پەروەردگار دەیخاتەوە بەرچاوی. ئەی ئەو کەسەی کە ڕوحی خۆت لە پێناوی خوادا لە جەنگی کافراندا بەخشی و بەدەستی کافر خوێنی پاکت ڕژا، خۆی گەورە دەفەرمێ ئەمانم هەموو بە تۆ بەخشی، لەشم ساخ کردی، چونکە گەن نەخۆش بوویتایە نەت دەتوانی ببی بە موجاهید و پێشمەرگە و جەنگاوەری ڕێگای خوای پەروەردگار. لەشێکی ساغ و تۆکمەم دایتێ، کەم ئەندامم نەکردی، هەموو ئەندامەکانی جەستت بە ڕێک و پێچی کاریان دەکرد. جەستەیەکی بەهێزت هەبوو،
پەلت ئەستور بوو، توانای شمشێر ڕاوەشاندنت هەبوو، توانای ڕموەشاندنی ئەو زەمانەت هەبوو، جەستەیەکی بەهێزت هەبوو، لە ڕوولاوازم نەکرد بووی کە نەتوانی جەنگ بکەی. پەروەردگار دەفەرمێ ئازایەتی و غیرەتیشم پێبەخشی بووی. هەیە لە جەستەدا هەیکەلی زۆر زۆر بەهێزە، دەڵێ شێر بەگوێ دەگرێ، بەڵام لە ناوەوە غیرەتی نییە. خوا دەفەرمێ من غیرەتیشمدا بە تۆ، جورئەتم پێبەخشی، ئازایەتیم پێبەخشی. ئەوە هەموو خەڵاتی خوایە. لەگەڵ ئەو لە شت کە تەواو بوو، جەستەیەکی بەهێز و تند و تۆڵت هەبوو، غیرەتی ناو ناخ و دەرونیشم پێبەخشی، شەرمت لە گولە نەدەکرد. هەروەها پەروەردگار دەفەرمێ هەل و دەرفەتیشم بۆ ڕەخساندی. هیوا هەیە دڵسۆزی دینی خواشە، جەستەشی ساغا، کەم ئەندامیش نییە، زۆریش بەهێزە، بەخوا بەغیرەتیشە، بەڵام ئەوەندە هەژار و نەدارە ناتوانە منداڵەکانی یەک ڕۆژ بەجێبێڵێ، یەک ڕۆژ نەچە کرێکاری نەکا، پارەیەک پەیدا نەکا منداڵێکی زۆری بەسەرا کەوتۆتەوە نان نییە خۆن. دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێ من هەلم بۆ ڕەخساندی، دەرفەتی ئەوم بۆ ڕەخساندی، ئەوەندەم سەرەت و سامان پێبەخشی کە دەڕۆیشتی بۆ جەنگ و جیهاد منداڵەکان محتاج نەبوون. خوای گەورە ژنێکی باشی پێبەخشی بووی، لە تۆ باشتر ئاگای لە منداڵەکان بوو، سەرپەرشتی دەکردن. ئەو هەلە من بۆم ڕەخساندی. بوونی جەنگی کافران هەیە، ئەو سیفەتانەی پێشووی هەموو تێدایە، بەڵام جەنگ نییە، مەیدانی شەهید بوون نییە. من جەنگی کافرانیشم هێنایە بەردەمت، ئەو هەموو خەڵاتم پێبەخشی بۆ ئەوەی تۆ بگەی بە پلەی بەرزی شەهیدی. فعرفها دانی پێدا دەنێ، دەڵێ یا ئیلاه العالمین، یا رب العالمین، والله هەمووی تەواوە ڕێک وایە منیش خۆم ئەوەی خوا دەفەرمێ فما عملت فيها، دەی تۆ چیت بۆ من کرد؟ قال قاتلت فيك حتى استشهدت. دەفەرمێ خوای گەورە تۆ لەشت ساغ کردم، جەستەت بەهێز کردم، ئازایەتی و غیرەت خستە دڵ و دەروونمەوە، هەلی دەرفەتت بۆ ڕەخساندم، ماڵ و سەرۆتت پێبەخشیم، خەمی ماڵ و منداڵم نەبێ، خێزانی باشت دامێ، ئاگای لە منداڵەکانم بێ. بوونی جەنگی ڕاستەقینەی کافر و مسلمانم بینی و مەیدان ئاشکرا بوو کە ئەمە لە پێناوی خوادایە. خوای تۆ ئەوەت دامێ، منیش لە پێناوی تۆدا چوم شەڕم کرد حتا ئوستوشهدت، حتا کافرەکان منیان کوشت و شەهید کرام. قال کەذەبتە، خوای پەروەردگار دەفەرمێ کەذەبتە، تۆ درۆ دەکەی، ولكنك قاتلت لأن يقال الجريء، تۆ تەنها لە پێناوی ئەوەدا جەنگای کە پێت بوترێ ئینسانێکی بەغیرەت و بە شەهامەت و زۆر چاو نەترسە. فقد قيل، ئەوەشت پێ وترا، ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار. پەروەردگار دەفەرمێ لە سەد دەم و چاو ڕایکێشن حتا دەی فڕێ دەدەنە ناو دۆزەخەوە. دا سەیریکەن على وجهه، بۆ لە سەد دەم و چاو ڕایکێشن؟ لەبەرەوەی ماسکی پەست بوو. خوای گەورە ئەو هەموو خەڵاتی پێبەخشی بوو، ئەویش خوێنی خۆی ڕشت بوو، ڕۆحی خۆی فیدا کرد بوو، بەڵام ماسکەکە بە دەم و چاویەوە بوو، تەنها لە پێناوی ئەوەدا بوو تا بڵێن کەسێکی جەری و بەغیرەت و بەهێز و چاو نەترسە. لە دنیاشا پاداشتەکەی وەرگرت، واتە نێتی بۆ خوای پەروەردگار نەبوو. خوا دەفەرمێ لە پلەی بەرزی شەهیدان حیسابی مەکەن، لە سەد دەم و چاو ڕایکێشن، فڕێی بدەنە دۆزەخەوە بەبێ حورمەتی. دومیان وەرەجل تعلم العلم وعلمه، کەسێکە تەمەنی منداڵی تا گەنجەتی تا پیربوون خەریکی فێربوونی زانست و خەریکی فێرکردنی خەڵک بوو. تەمەنی گەنجەتی بەشێکی زۆری فێرخوازی زانستە شەرعیەکان بوو، قورئان، فەرموودە، ئوسولی فقه، تەفسیری قورئان، علومی حەدیث، هەمووی فێر بوو. ئەم شار بوو ئەو شار لە خزمەت ئەو مامۆستا بوو ئەو مامۆستا، تەمەنی گەنجەتی بە قوربانی ئەوە کرد و پاشان درێخی نەکرد، ئەوەی وەری گرت بوو بەخشیەوە بە خەڵکانی تر. وەقەرە القورئان، قورئان فێر بوو و خەڵکیشی فێری قورئان کرد، دەنجێکی خۆشی هەبوو، خەڵک بە گوێگرتن لە قورئانەکەی زۆر هەستیان بە ئاسوودەیی دەکرد. فأوتي به فعرفه، دەهێنرێتە خزمەتی خوای پەروەردگار و خوای گەورە خەڵاتەکانی خۆی دەخاتەوە یاد. فعرفه نعمه، پەروەردگار دەفەرمێ من ئەمانەم بۆ تۆ کرد، لەشم ساغ کردی، چونکە ئینسانی وا هەیە زۆر شەیدای زانستە، بەڵام بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە، نەخۆشی هەموو شتێک لەبیر دەباتەوە، خوای گەورە لەشمان ساغکە، لە نەخۆشی خراپمان پارێزێ. خوا دەفەرمێ من تۆم لە نەخۆشی خراپ پاراست، جەستەیەکی بەهێزت هەبوو،
جستەیەکی ساغت هەبوو. دووەم زیرەکیم پێبەخشی، هیوا هەیە لەشی زۆر ساغا، جستەیەکی زۆر بەهێزی هەیە، بەڵام مێشکەکە وەری ناگرێ. خوا دەفەرمێ من زیرەکیشم بە تۆ بەخشی بۆ ئەوەی بتوانی بە ئاسانی عیلم فێربی. هەروەها هەل و دەرفەتیش لە ماڵێکا بووی باوکو دایکت دەوڵەمەند بوون، پاریوەگنانیان لە خۆیان زیاتر هەبوو، حجرە و مەدرسەیەک هەبوو کە خێرخوازان، شێخانی تەریقەت، پیاوانی خێرخواز، ئەوانەی کەوا ئەهلی تەقوا و سەڵاحن لە ناو گوندەکاندا لە شارەکاندا مەسرفی تۆیان دەکێشە، پێویستیت بە جلوبەرگ نەبوو، پێویستیت بە خواردن نەبوو، پێویستیت بە کەسابەت نەبوو، تەنها و تەنها خۆت یەکلایی کردبەوە بە فێربینی زانست. خوا دەفەرمێ من هەلم بۆ ڕەخساندی، دەرفەتم بۆ ڕەخساندی. پەروەردگار دەفەرمێ هەروەها مامۆستای چاکم بە نسیب کردی. هەیە زۆر شەیدای زانستە ناگاتە مامۆستای چاک. خوا دەفەرمێ بە فەزلی خۆم دەچوویتە هەر شوێنێک تووشی مامۆستایانی زۆر باش دەبووی کە زانستەکانت پێ بڵێن. هەروەها دەنگم خۆش کردی بۆ ئەوەی خەڵک چێژ ببینن لە قورئان خوێندنەکەت. ئەمانە ئەم شەشە هەمووی من پێم بەخشی. فعرفها دەڵێ بەڵە پەروەردگارە دانی پێدا دەنێم وەڵڵی هەمووی فەزلی تۆ و بەسەرمەوە. خوا دەفەرمێ فما عملت فيها، ئەی تۆ چیت کرد بۆ من؟ قال تعلمت العلم وعلمته، پەروەردگارە خۆت زانای، بەشی زۆری گەنجێتیم لە بەدەستێنانی زانستە سەرف کرد، زۆر ماندوو بووم و پاشانیش درێخیم نەکرد و خەڵکم فێر کرد. زانستە شەرعیەکانم فێری فێرخوازانی زانستی شەرعی کرد، خەڵکم فێری ئەحکامی شەرعی کرد، وتارم بۆ خەڵک دەدا. وقرأت فيك القرآن فيك، خوا لە پێناوی تۆدا قورئانم دەخوێن. سەیریکە دەڵێ خوا فیکە لە پێناوی تەنها ڕەزامەندی تۆدا قورئانم فێری خەڵک دەکرد و بە دەنگە خۆشەکەم قورئانم بۆ خەڵک دەخوێند. قال کەذەبتە، پەروەردگار دەفەرمێت تۆش درۆ دەکەی، تۆ ڕاز ناکەی. ماسکێکت بەستە بوو، خەڵکت وا حاڵی کردبوو کە تۆ زانایەکی زۆر باشی بۆ خوا سوڵحاوی لە پێناوی ڕەزامەندی خوادا قورئان دەخوێنی. ولكنك تعلمت العلم ليقال هو قارئ، تۆ تەنها لە پێناوی ئەوەدا فێری زانست بووی کە لەبەر چاوی خەڵکا خۆت هەڵکێشی، خەڵک ڕێز و حرمەتت بگرن، خزمەتت بکەن، پارەت بدەنێ، دەستخۆشیت لێ بکەن، مەرحەباییت بکەن، پێگە و پلەت بەرزکەنەوە، لەسەر و خۆیانەوە دانیشێنن، خەڵک بڵێن بەڕاستی ئەمە قورئان خوێنە، ئەمە بۆ خوا سوڵحاوە، ئەمە مەلایە و زانایە. فقط قیل ئێ پێشت وترە ئەوەی ئاواتت بوو لە دنیادا پێگەیشتی، خەڵکەکەم ماسکەکەی جەمو چاوی تۆیان نەبینی، بەڵام پەروەردگار دەفەرمێ من ئاگام لە نێتی ناودڵت بوو، تۆ هیچت بۆ خوا نەبوو. پەروەردگار دەفەرمێ ئەمیش لەسەر دەم و چاو با ماسکەکەی لێبێتەوە، ڕایکێشن لەسەر دەم و چاو فڕێ بدەنە دۆزەخەوە. کەسی سێیەم ورجل وسع الله عليه وأعطاه من أصناف المال، کەسێکە پەروەردگار وسع الله عليه بەخوا بەس بەخوا دەکرێت، خوا دەرگای لێ کردەوە، دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی لەسەر کرایەوە، زۆری هەر دەستی بۆ هەرچی دەبرد بەدەستیەوە دەهات، یعنی هەر لە بوارێکا سەرکەوتوو نەبوو، بازرگانی دەکرد، ئاژەڵداری دەکرد، دوکانداری دەکرد لە 4-5 لاوە. ئەمڕۆکانە لە زەمەنی ئەمڕۆدا پێی دەڵێن گروپی کۆمپانیەکانی هەبوو، واتە لە ئەنواعش لە نەوتەوە تا جەود ئیشی دەکرد، لە هەمووی بەسەرما ڕشتی. فعرفه نعمه، پەروەردگار دەفەرمێ بەندەکەم من لەشی تۆم ساخ کرد بۆی کەوا بتوانی کاسبی بکەی، لەشم ساخ کردی، زیرەکیم پێبەخشی، زیرەکی لە بەدەستێنانی زیادکردنی ماڵ و سەرۆت و ساماندا، ئەتزانی چ بکڕی، ئەتزانی کەی بیفرۆشی، ئەتزانی لەکوێ بیفرۆشی، ئەتزانی بەکێ بفرۆشی. زۆر زیرەک بووی لە واری بازارسازی و هێنانی کەلوپەل و ساخکردنەوەی کاڵاکانتدا، ئەوە زیرەکیە. خوا دەفەرمێ من ئەو زیرەکیم بە تۆ بەخشی. هەروەها هەلومەرجی باشم پێبەخشی، شوێنەکە دوا بوو کە کەسابەتی تێدا دەکرا، هەلومەرجێکم بۆ هێنایتە پێشەوە بتوانی کاسبی بکەی، ڕۆژ بە ڕۆژ سەرۆت و سامانەکەت زیاترکەی. وڵاتم بۆ ئەمن و ئەمان کردی، چونکە تۆ هەرچەند زیرەک بی، لەش ساغ بی، پارەت بەدەستەوە بێ، ئەگەر شەو ڕۆژ ئاگر و ئاسن لە وڵاتەکە تا ببارێ و ئەمن و ئەمانی تێدا نەبێ، تۆ فەوتاوی، ئەوەی هەشتە لە دەستی ئەدەی. خوا دەفەرمێ وڵاتەکەم بۆ ئەمین کردی، وڵاتێکی پڕ لە ئەمن و ئەمانم بە نسیبی تۆ کرد کەوا بتوانی بە ئەمن و ئەمانەوە کەسابەت بکەی و ماڵەکە نەفەوتێ و نەسووتێ و نەدزرێ و تاڵان نەکرێ و ئاوارە و دەربەدەر نەبی و بەجێ نەهێڵی. ئەمەم هەموو بۆ تۆ کرد.
هەروەها بازاڕی چاک بازارت زۆر باش بوو لە هەموو شوێنانەوە خەڵک ڕویان تێدەکردی ناو ناوبانگی باشە دڕۆیشت حرمەت و ڕێزت هەبوو متمانە لە ناو خەڵکا پەیدا کرد دووربوون لە بەڵا و زەرەر من تۆم پاراست خەڵک کۆگاکەی لە شەوێکا دەبوو بە خۆڵەمێشت من تۆم لە زەرەر پاراست کوشت و کاڵەکەتم لە زەرەر پاراست لە ئافەت و لە حەشەرات لە ئاگر پاراست پەروەردگار دەفەرمێ هەموو ئەوانم بۆ تۆ کرد بۆی تۆ دەوڵەمەند بی ئەی تۆ چیت بۆ من کرد دەفەرمێ کابرا دەڵێ ما تەڕەکت من سەبیل تحب أن ينفق فيها إلا أنفقت فيها لك پەروەردگارە خۆت عالمی هەر ڕێگایەک هەر شوێنێک زانی بێتم ڕەزامەندی تۆی تێدایە و لە پێناوی تۆدا پێویستی بە بەخشینە و تۆ پێی ڕازی و پێی خۆشە وەڵڵی خوا درێخیم نەکردووە دەستم نەجێڕایەوە یارمەتی مزگەوتمدا یارمەتی هەژارمدا یارمەتی منداڵانی بێباوکمدا یارمەتی زانایانی ئاینیمدا یارمەتی مجاهیدانی فی سەبیلی اللامدا بیرم لێدا مزگەوتم دروست کرد قوتابخانەم دروست کرد ڕێگاوبانم چاک کرد لە هەر ڕێگایەکەوە کەوا تۆ ڕەزامەندی لەسەری بێ و فەرمانت پێکرد بێ ماڵەکەم بەخشی خوا دەفەرمێ درۆ دەکەی قالە کەذەبتە پەروەردگار سوبحانەهو وەتەعالە دەفەرمێ تۆش درۆ دەکەی بۆ ئەوە وات دەگوت حتا خەڵکی پێت بڵێن هووە جەواد بەڕاستی کەسێکی سەخی تەبیعەتە ئای کەیفت بە خۆت دەهات لە ناخەوە مرتاح نەبووی بە بەخشینەکەت بەڵام ماسکێکت بەخشی بە دموچاوتەوە گرتبوو لە ژێر دەموچاوی کەسانی سەخی تەبیعەت کەسانی بەخشندە کە خۆشەویستی کۆمەڵگان کە خەڵک بە ڕێز و حرمەتەوە ناویان دێنێ مێژوو بە حرمەتەوە ناویان تۆمار دەکا و بە شانازیەوە ناویان دەمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو تۆ لە ژێر ناوی جوانی بەخشندەدا ماسکێکت بەخشی بوو بەست بوو بەڵام لە ناخەوەوانە بووی من ئاگام لە نێتی ناودڵت بوو تۆ ئەمانت لە پێناوی ڕەزامەندی خوادا نەبوو لە پێناوی دڵخۆشکردنی خەڵکانە بوو تەنها بۆ ئەوەت بوو ناو ناوبانگ دەرکەی و سووی ئیسیفادە لەوە بکەی لە پێناوی بەخشندەیدا خەڵک زیاتر متمانێت پێ بکەن خوا دەفەرمێ ئاگام لێت بوو دەسەد دەم و چاوڕای کێشن و فڕێ بدەنە دۆزەخەوە چاو لێ تێدا چوو ئەم کەسە یەکەم فێڵی لە خۆی کرد بە حسابی خۆی خەڵکی دەخەڵەتان کەچی یەکەم کەس خۆی خەڵەتان خەڵکیش لێی سوودمەند بوون بەڵام خۆی تێدا چوو وەیە بە ئاگامان لە خۆمان بێ بە تایبەت لە بواری ئاینیدا هەر کارێکمان کرد بە پشتیوانی خوای پەروەردگار ئاگامان لە خۆمان بێت تەنها و تەنها لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا بێ سوبحانەهو وەتەعالە بەخوا ئەوەی بۆ خوا نەبێ هیچی بە کەڵک نایە بە ماسکی سەر دەموچاومان فڕێ دەین ڕووی ڕاستەقینەمان ئەگەر خەڵکیش نەیبینێ بە دڵنیاییەوە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالە دەیبینێ و قیامەت هەیە و لە قیامەتە هەموو ماسکەکانی سەر دەموچاو لێ دەکرێنەوە لەژێر هەر پەردەیەکی جوان و بەڕێز و بە حورمەتی ئاینیدا خۆت حەشاردا بێ هەمووی ئاشکرا دەبێ خوای گەورە لەو کەسانەمان بەدوور کە خەجاڵەتی بەردەمی خوای پەروەردگار نەبین یا ڕەبی خوایە دڵ و زمان و ڕوومان هەموو یەک بێ ئیخلاسمان پێ ببەخشی کارەکانمان تەنها لە پێناوی ڕەزامەندی تۆدا بن هاتمان بۆ ئەم مزگەوتە لەگەڵ ئەم بەڕێزانەدا پێشکەشکردنی ئەم وتارە و ئەم زنجیرە باسای یا ڕەبی خوایە دوور بێ لە ڕیا بە گەورەی خۆت لێمان قبوڵکەی ئیخلاس و دڵسۆزیمان بۆ دینەکەت پێ ببەخشی آمین والحمد لله رب العالمين